بەڵام لە بڕیاردانە شورا زۆر زۆر زەرورە. بەڕێزان تو بیری لێکەرەوە پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام، سەرۆکە، دەسەڵاتدارە، ئەزموونی هەیە بابەت لە 40 ساڵیا بۆ بە پێغەمبەر، خۆ تەمەنی کەم نییە. ئاڵێ چی خوای گەورە بێ بڕۆ هەر شتێکت کرد پرس بکە بە دەوروبەرەکەت، نەیوت هەر شتێکت کرد وەرە دوعا بکە وەرە با من پێ بڵێ، خوا ناڵێ بە پێغەمبەر، ئاڵێ بڕۆ ئەنی فەرزی شێکا بەسەریا هەر شتێکت کرد بڕۆ پرسکە بە دەوروبەرەکەت. یعنی چی؟ بۆی بڕیارەکانت دروست بێ، بۆی بڕیارەکانت دروست بێ. خۆشەویستان لە شەڕی خەندەقا سەلمانی فارسی یەت ئەڵێ ڕەسا ڕەحمەتی خوای لێ بێ ئەڵێ بۆ ئەوەی کە مادەم هێرشەکرێ دە سەلمان چاڵ هەڵەکەن یەخۆمە وەحی نەبوو. ئەمە تۆ ئیدارەی ئوموری دنیا خوای گەورە لەو لاوەی دیاری کردی چۆن ئیدارەی وەزعەکە. قەرار نییە ئیدارەی دەوڵەت و ئیدارەی ژیانی دنیا و هەرچی شتە دنیاییەکانە هەمووی وەحی بێت بڵێ ئەوا بکە وا بکەوە. خوای گەورە عەقڵی پێیاوی پێش دەڵێ بۆ ڕێگایە پێ دەڵێ شورا بەکاربێت. ئێستا بەڕێزان بۆچی ئەمریکا ئەو عالەمی بەگیرێنەوە؟ سیستمی بەڕێوەبردننی ئەمریکی جیاوازیەکی هەیە لە سیستمی بەڕێوەبردننی وڵاتانی تر. خەڵک ئەمە نازانێت. زۆربەی خەڵک ئەڵێ دیموکراسیەتەوە خەڵک ڕێی ئەیا و کۆمەڵێک کەس دەرەچن. وەڵڵاهی وا بووە هەرز و فەشەریەناوە. باش بیری لێکەنەوە سیستمی دیموکراسی سیستمێکی زۆر لاوازە. ئەمریکا مەجلیسی شیوخی هەیە. یعنی چی؟ یعنی هەر کەس ڕۆژێ پەرلەمانتار بووە، وەزیر بووە، بەرپرس و شارەزا بووە، خەبیر بووە، ئەمانەی کۆ کردوتەوە ئەنجومەنی پیران هێناویەتی هەرچی ڕێی لەو لاوە ئەدرێ و سیناریۆی دیموکراسیەت و دەنگدان طبعاً زۆر زۆر باشە. من گاڵتم بە خودی پرۆسەکە نایە کە خەڵک نەفرێک هەڵک ژێرێ و ئەمە ئەڕوا و ئەوە نوێنەرەکەیان و ئەمە خراپ نییە. ئەتۆ هەموو عاقڵەکان کۆکەیتەوە یا هەموو کەسانی متمانیان هەیە. بەڵام ئەمانە وەکو لای خۆمان نییە کابرایەکی گۆرانی بێژ و بەند بێژ و نەخوێنەوار قانون بۆ وڵاتەکەدا کێشە نییە. تۆ نوێنەری و خەڵکی چێڵی دوای قسەکە ئەبەن بۆ کوێ بۆ فیلتەرێکی تر. فیلتەرێکیان هەیە مەجلیسی ئارشیوخ وەکو مەجلیسی حەل و عەقد دەوڵەتی ئیسلامی وایە. تۆ بیرکەرەوە جا خەڵک زۆر بە سادە لە شتەکان نەڕوانێ. دەوڵەتی ئیسلامی لە زمانی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام 4 خەلیفەکەیان، ئەمەویەکانیان، عەباسیەکانیان، ئیتر تۆ وەرە حتا سەلجوقیەکان و سامانیەکان و بوهیەکان و مەمالیک و سەلجوقی و مەسەلە حتا گوکات و عوسمانیەکان. بەڕێزە نزیکەی 1200 ساڵ گەورەترین بەهێزترین دەستگا و دەوڵەتداری لە شوێنێک لەکوێوە لە سنووری چینەوە لەم سەرەوە جاریوا هەبوو تا لەو سەرەوە لە ئەوروپاوە بێتەوە تا سنووری فەڕەنسا. ئەم هەموو مەنتیقانە خلافەت حکمی کردو. ئەمە بە چه عەقڵێک کراوە؟ بەو سیستەمی حەل و عەقد کراوە. چیان کردووە؟ یاسا هەیە، قازیەک هەیە، کەس لە قازی ناتوانێت لە لە دەوڵەتی ئیسلامیە قازیان داناوە. قازیەکە خۆ مەرج نییە وتبێتیان وەڵی ئەمە زۆر ئیماندار و موسڵمانی چاکە با بکەین بە قازی. جاریوا بە قازیەکە فەیلسوف. ئەسڵەن قازیەکە بەعزێ لە عولەما وتیانە کافرە، بەڵام قەزاکەی تەواو بووە. یعنی بڕیاری دادگای تەواو. ئەمانە لە هەموو شتێکە بڕیاردە، لە هەموو شتێکە ئیداریکی تۆکمە. یعنی ئەزانین کێشەکە چییە؟ کێشەکە نەخوێنەواری و داماویە. ئێمە وابزانین ئەوە هەر ئاوا عەشایرانە هاتوو شتەکەیان نەزانی وانی. یعنی ئەو نظامی دابەشکردنی ویلایەت و خەلافەت و ئەو هەموو حساب و وردەکاریە، ئەو هەموو مەنتیقانە بەدەستیان و ئیدارە کراوە، ئەو هەموو ساڵە هاتووە. ئەزانین لە چیای دوایلیا ئەمە تەمەنە تر پیرە بێتوتە. ئێستا ئەگەر عەباسیەکان عوسمانیەکان پێشەوەی ئەوەنە لاواز ببن هێزێکی عاقڵ نەگوەکو هێزی مەسەلەن محەممەدی کوڕی عەبدولوەهاب لە خوارەوە هێزێکی عاقڵ بەهاتنە یەکسەر سوڵتەکەیان لەمان وەرگرتایەتەوە و
درێژیان بایەتەوە بە وەزعەکە شتێکی زۆر باش دەرەچوو بەڵام بەداخەوە بوو بە ئاشوب مەسەرەن لە خوارە کوشت و بڕ و لەسەرەوە ئیتر ئەوروپیەکان هاتن هەموو وەزعەکە تێکچوو ئەخیرەکی ئەیگینا ئەمە هەمووی بە عەقڵ کراوە هەمووشی بە بڕیاردان کراوە بە ئیدارەیەکی تۆکمە کراوە تەسەور ناکەن ئازیزان لەو زەمانە بیریان لە ئیداری چی کردووە ئەم شتە چۆن بەڕێوەبەری ئەمە چۆن حساباتیەکەی ئەمە چۆن دابەشێکن پارەی چۆن بۆ تەخسیسەکەی هەمووی علمی ئیدارەیە یخۆ علمی ئیدارە زۆر تازەیە وەکو عیلم بەڵام خۆ پراکتیزەکردنەکەی زۆر تازە نییە بڕۆ زەمانی ڕۆمەکان بڕۆ دەسەڵاتی چین ئەوەی لە وڵاتی چین مەسەلەن ئەو زنجیرە ئیمپراتۆریەتانەی لەوێ بوون ئەو هەموو دەسەڵاتە گەورە حتا مەغۆلەکان بڕۆ بزانە لە زمانی مەغۆلەکانە کەسێکی وەکو قوبلای خان چەند ئینسانێکی ئیداری بوو ئەم هەموو اینجا بەر قسەکەم لەسەرەوەیە خوا عیب نییە خەڵک وڵاتە با بڕێوە حیزبە با بڕێوە حکوومەتە با بڕێوە شەریکی عیملاقی هەزاران فەرعیە با بڕێوە تۆ نەتوانی بۆ ژیانی خۆشیانی خۆبەری بڕێوە بیری لێکەرەوە تخوا عیب نییە هەر خۆ بیری لێکەرەوە بڵێ ڕەفیقی من پلان دائنێ ئابووری وڵاتێکە بژێنێت باشە من معقولە نەتوانم خۆم لە فەقیری ڕزگارکەم ڕەفیقی من حیزبێکە با بڕێوە باشە من نەتوانم پەیوەندیەکان و خزمایەتەکەم ڕێکخەم ڕەفیقی من ڕاوێژکارە لە فڵان شەریکە داهاتی مانگانەیان ملیار دۆلار باش بەڵی نەتوانم ئەم مێشکەم بەکار بێنم ئەمەی پێ بکەم ئەوی پێ بکەم وەڵڵا ئەتوانیت بەس بەڕاستی دانیشی پاڵی لێبەیتەوە ئامادە نەبی مێشکت بخەیتە کار ئامادە نەبی 4 کتێب زیاتر بخوێنیتەوە 2 ڤیدیۆ زیاتر سیرکەی ئامادە نەبی بەردەوام گوێ لە کتێبی دەنگی بگری ئامادە نەبی بەردەوام یادداشت و تێبینی بنووسی ئامادە نەبی پلان بنووسی ئامادە نەبی قوربانی بی لە پێناویە تۆژێکی لەو فاشیلانە و تۆش وەکو هەزاران ئینسان هەموو تەمەنە بەزایە جایتر ئەمە شتەکە بەدەست خۆتە